هەفتە لە سەتای گەنجانی هەرێمی کوردستان ئەگەر بۆیان بگونجێت کۆچ بۆ دەرەوەی وڵات دەکەن. لەو ڕێژەیەش زۆرترینیان لە ژنانن کە 32 لە سەتا بۆیان بگونجێت کۆچ دەکەن. ئەم ئامارە لە ڕاپرسیەک دەخرای ڕوو کە کۆمپانیای شکار بۆ ڕاپرسی بە هاوکاری ڕێکخراوی فریاکەوتنی نەروێجی پاو ئەنجام درابوو. هەر لەو ڕاپرسیەدا 69 لە سەتای ئەوانەی کۆچ دەکەن ئاگداری قورسی بارودۆخی پەنابەرانن، بەڵام هەر بیر لە کۆچ دەکەنەوە. کەوانەی کۆچ دەکەن خەڵکی داما و هەژار نشین و لە خێمە ناژین، خەڵکەیە زیاتر لە 100,000 دۆلاری سەرف کردو بۆی بچێتە بیلاڕوسیا بۆ نمونە، خەڵکێ پارەی خەیاڵی سەرفەکە تا دەگاتە ئەوروپا. بۆیە بە بۆچوونی ئێمە و لە چوارچێوەی ئەو ڕاو بۆچوونانەی کە دراوە حکوومەتی هەرێمی کوردستان دەبێ هەندێک ئیجراعاتی خێرا و لە ئێستادا بگرێتە بەر و هەندێک حاڵەتی ئیستراتیژی و درێژخایانیشێ کە چۆن ئومێد بۆ خەڵک بجێڕێتەوە. ڕاپرسیەکە بۆ پارت و لایەنە سیاسیەکان ئەنجام درابوو بۆ ئەوەی ئاگداری هۆکاری کۆچی گەنجان بن. ئەندامێکی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانیش کە بەشدار بوو لە ڕاگەیاندنی ئەو مەراسیمەدا ڕایگەیان پێویستە بیر لە ڕێگە چارەی گونجاو بکەینەوە. دیارە ئەسبابەکان مەسەلەی ئاسایشە، مەسەلەی بێکاریە، مەسەلەی متمانەیە بە حکوومەت، مەسەلەی مشکە ساڵیە، مەسەلەی زۆر شتێ پێشێ. بۆیە پێویستە یەکێتی و پارتی بە تایبەتی هەوڵیەوە بدەن کە لە بواری دامەزراندنەوەوانە تەنها پۆستەکان بۆ یەکێتی و پارتی نەبن، هەوڵدن خەڵکی لەسەر ئەساسی کەفاعەت خەڵکی تریش بە نەزەر ئێتیبار وەرگیرێ. وتەبێژی پارتی دیموکراتی کوردستانیش کە بەشدار بوو لە ئاشکراکردنی ئەو ڕاپرسیەدا و زۆربەی ڕەخنەکانش ئارەسەی حزبەکەی ئەو کرا ڕایگەیان پێویستە بە هەمووان چی حزبەکان بێت یا ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی بە دوای چارەسەری کۆچی گەنجان بگەڕین. ئەوەی کە گرنگە ئەوەیە کە ئێمە ئەسبابی ئەو کۆچە بزانین و بە تایبەتی ئەوانەی کە ئێستاش بە تەمان بۆی کە کۆچ بکەن، بۆی هەوڵ بدەین کە ئەو ژینگەی کە پێویستە بۆ ئەوی کە خەڵک بیر لە کۆچ نەکاتەوە لەم وڵاتی خۆماندا بیخڵقێنین. هە لە ڕاپرسیەکەدا نزیکەی 80 لە سەتای گەنجان لەباری ئابووری خۆیان ڕازی نین بۆیە کۆچ دەکەن و 90 لە سەتای بەشداربووانی ڕاپرسیەکەش بەهۆی ناجێگیری لە دۆخی سیاسی وڵات کۆچ دەکەن. 93 لە سەتای نادەتپەروەری نەبوونی سەروەری یاسا هۆکاری کۆچی گەنجانە. لەگەڵ ئەوەشدا 78 لە سەتا بەهۆی نەبوونی خزمەتگوزاری سەرەتایی کۆچ دەکەن. سیرۆ حوسێن، کوردستان نیوز، هەولێر.